بەڕێزان لەسەر مژاری ئافرین زیاتر دەوەستین بەڕێز جەدان عەلی سەرۆکی ئەنجومەنی نیشتیمانی کوردی سووریا لە باشووری کوردستان میوانمانە. کاک جەدان دووبارە بەخێر بێت بۆ ئەم گەشتش. پێت وایە بە کۆنتڕۆڵکردنی ئافرین لەلایەن سوپای تورکیاوە ئەمە درێژە بکێشێت ئەمە ئۆپەراسیۆنە بۆ شارەکانی دیکە ڕۆژاوای کوردستان؟ لەگۆر ئەردۆغان دراگهێنێ و گۆتارێ خۆدا ڕۆژانە زێدەی جواتێکی چێ دکێت لە پێش لاینگرێ خۆ و دەولەتاخوا لەگۆر دڕادگەهێنن ئەوژی و هەموو بەرپرسێ ترکا دەبێژن ئەم لەڤر ناڕاوەستن دپای وێرە من بشتێ و دپای وێرە ناوا دەبێژن ناوێ شارێ کوردی تەوایی دەبێژن ئەمێ لێ ناڕاوەستن و ئەم نەماوێ ئۆپراسیۆنێ دراوەستێنن ئێمە ئەدبێژم ڕۆژئاوای فەرێتدا نەوەکە ڕۆژهەلاتی فەرێتە ji ber li gor daxwaz li gor xwendina û ragihandina Emerîkana û berpirsê wana êgo carê diaxifin li ser ragihandinê an sermalpera dinivîsin an ew dikin ew dibêjin ême em di rojavayê Ferêt de îşê me pê tune hebûna me nedwirde ye deam û palpiştiya me و ئاریکاریە مەژ یەپەکێ و یەپەژێرە ئانژی قەسەدرا بەس ji بۆ سەنگەرێ شەڕ دژی داعش بوون نەل ji بۆ تشتێکی دی بوویانی باشە پێتان وایە کە سوپای تورکیا لە نێو ئافرین بمێنێتەوە ئێمە ئەدبێژم سوپایدا بە کەسێکی دیکە سەرپەرشتی پارەژێر چاودێری حتانی نەها حتا ڕەوشا سووری بڤی ڕەنگی تێکەلە و حتانی بریارە ئەنجومانە پاراستنê anjî encumena esayişê navdewletî biryarê bi temamî nestênin dibin benda hefta de a destûra Umam Müttehîde a Meclisil Emin de dibêjim parçebûna Sûriya bi vî rengî wê berdewam bike. Deverê em bêjin menatiq nifûz êgo dewletên destwerdanê di Sûriya de dikin Tirkiya yek ji wa ye. Deverekê ji xwe re destnîşan kiriye بأرينيا روسا بأرينيا أمريكانا وأيرانيا وحتى دولتين مظني مجلس الأمن تبعي يعني إما أدبيجم أم وكا كرد بكارب نشاو بخوين بخندنا كي برنجا كي خو بباريزن اجتعدا زيدا هجر ممكن به أم كارب خو بباريزن جو أوبراسيونا ويقلكي باشتر بياني أف رنجي قونها درباس بيوك نمونا عفرين دفيل فا دفري دي دوباره نبي نابي ام الراي اخوتني وام بيجن ام درايا مدى وكو انا كسي ام وكو انا كسي دبيجن برافانيا لشكري بي بالبشتي وبي بشتغيريا جهتك دولي امريكان ان روس هيج انجام كويه ايجابي دبرجوانديه ملتي كرد حالي حاضرتنا خوندن ولود بيجي يعني حتاني چارەسەری چێ ببێژ سووریا بتەڤاییرە ئەم ژی دناودا وەک دەڤەرێ کورد مەناطقی کوردستانە سووریا دناو چارەسەریە سیاسیدا ئا سووریا نو گۆچێ ببێ هەنگی ئەمێ کاربن جهێ خۆت سووریان و دەبیون ئانەها بە ئۆپراسیۆنە ئانژی بە شەڕێ لەشکەری و بچەکداری ئەم دبێژن ئەم بفکرن نوێمێ کاربن تورکیا بشکێنن ئان دەولەت نەدی بشکێنن ئان ڕجێمە بەشارە لەواز و خراپژی بشکێنن ئێمە ئەم دبێنن ئەv زرارێ تێنێ شکستنێ تێنێ ئەv دیمەنێ گۆنها ئیرۆ دەرکەتن دلێ ملەتێ کورد بە تەڤایی شکێناندن دلێ هەموو هێزێ سیاسی شکێناندن ئەم ژی وەک ئەنجومانە کوردی قەت شانازیە ئەس دۆبارەت کەم وێنا پێ ناکەن بشکەستنە خەلکێمە و دەڤەرە عفرینێ هەگەر نەوا با چێتر بوو هەگەر مەخرەجەکە دی هەبانە بێ ئۆپراسیۆن و بێگۆ ئێریش چێبووبانە وێگەلێکی ژمەرە باشتر باوجدان ئەردۆغان دەڵێت کاژێر 37 خولەک سوپای تورکیا چوونەتە نێو سنتەری ئافرین لە دوای ئەو کاتەوە ئێوە هیچ زانیاریەکتان لە نێو ئافرینەوە دەستکەوتووە کە ئایا ئەو گرتە ڤیدۆیانی کە میدیای تورکیا بڵاوی دەکاتەوە ڕاستە ئایا بەڕاستی سوپای تورکیا و بەشێک لا گروپە چەکدارەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا چوبێتنە نێو سنتەری ئافرین یاخود هێشتا لەگەڵ پێدەیە شەڕ هەیە لەوێ شار ئەس بێژم بەلکی هەنێکی دی بەردەوام بکێت دسکاک نادا دکۆلان نادا ئەو نادا ممکنە ینی هەندێکی ورە بێ بەس ئێمە دلێ من ناخوازێ ئەس وەک خوێندنا سیاسی دبێژم دلێ من ناخوازێ گۆ لێ دەرێ شەڕ بکرد ji ber mala گۆ خراب ببێ ئەو کوردایە کەسێ سڤیلێ وەرێ کوشتن ئێ کووردە جعدە خراب ببێ ئا کووردە
کارەبە خراپ بێ ئاو کوردایە ئاو وەرێ برین و خراپ بێ تعدل خزمەت گوزاریە ئەو نابێ هەر تعدل کورداتێ تاڵەمە بەرامبەریە هێزا لەشکەری نینە دەولەتەکە مەزن وەکە و هۆڤانە ئەف ئێریشە هەنێ کرد و بپالپشتیە ناودەولەتی بڤی ڕەنگێ هەنێ بەرەمبەری نینە هێزێ لەشکەری گۆ پەیە دێ بە هەموو هێزێ خۆی لەشکەری قەسەد بێ یەپەکێ بێ یەپەژێ بێ ئەس دیسەت بێژم دەخۆشیە لواتکەم ئەبوو نێزیکێ دە هەیڤە بەرەڤانی کردن ولقاس قوربانی دان ولقاس تعدە بوو دەڤەرە عەفرینێ بەس لەڤر ڕاوەستێ باشترە ji ber تەکافؤ نینە بەرامبەری نینە گۆمەزانی بانە ئەنجام وێ سەدی دۆژی فێداوێ هەبانە ممکنە وا بشکێنن و ممکنەش دەربەی باژارێ عەفرینێ وا دەرخن بەرا بەردەوام کردبانە خەمنت کرد قساکەی کە عەفرین ئێستا کۆنتڕۆڵ کرابێت ئێمە گۆر تێخواندن و گۆر وێنەیە گۆ دەرچوون و گۆر ڤیددیۆیە گۆ بەلا بوون دیارە گۆ چاوەتان هەیە وەکو ئەنە کەسە لە نێو نانا ئێمە ئەم چاودێرێ مێ لەشکەری هەنا و نەپەیەدێ قبول کردیە گۆ ئەم لێ دەرێ خەلکێ مێ سڤیل لێ دەرێ هەنا ئێمە گۆ پەیوەندیە مەد ناوانە دەهانا دەبێژن لەشکەرێ سوپای نەئازاد دەرباس بوونە ئاریکاریا ترکا و جێشێ ترکیژی دەرباس بوویەوێ دەرێ و ئالا ترکیژی ئەڤرۆ بەیانی دەبێژن دگەلک جیادە بلندکردنا و دەبێژن شەر کێمە ئەمە لە ڕووی سەربازیەکەوە چۆن باسی ڕەوشی ژیانی خەڵکی سڤیلیان بۆ ئێوە حتانی نەها مەترسیکە عجێبرە دەرباس دەبێت نزانن بێوێ چ ڕەنگی دەرباس بێ ئەvێ زاڵمی پیس بەێ زیاتر ڕوو بەرەو کوێ چەند ینی لەخوا حیرینە یان زەڤیا بن قەبوادەنا و یانجی بەرێخوا قس بەشێکی ژێ بەرێدایە نبل و زەهرا ڕێیا عالی حەلەبێ گۆتێرە دەرباس بن بەشێک ژێ بەرێخوا دەدنە گوندێ خوا ینی ملەتێ عەفرینێ لخوا حەیریە ئا درست و ڕاش بەرگۆ دهونی ئەو مەجەرا گۆ چێ بووی محمودیەژی ئەوێژی گەلێکی مەترسی چێ کرد قەسفا گۆلسەر عەفرینێ دەچێ بووی شێڤا بەرترژی گۆ چێ بووی ئەوێ ناژی مەترسی چێ کرد ئارامی تەمامی جەم ملەتێ دمێژیە وانادە دچاوێ وانە دوژدانێ وانە دەربەرچاوێ واتن هەیە هەمە ئەلیافە مەترسی هەیە ینی دەترسن ئانا بەلکی اعتیبار بکن پەیەدێ هەگەر لەشکرێوی ناد گوند نادە دجعدە نادە هەبێ ممکنە بشاشیتی فیشەکێوانە لە خەلکێ بکەبن یێ ترکاژی ولۆ یێ داگیرکەرژی ولۆ یێ گروپên لەشکرێ ئێ ئالیە سوپای ئازاد ژی ئالی ئاریکارێ ترکاژی ئەو ژی ولۆ ئەنها عیب و عارە جێشێ ناوێ خۆلێ خۆتکێ جێش الحر لەسەر سنتەرە ڕێڤەبەریە عەفرینێ ئالا ترکا ئالا سووری تەنێ دانی بانە مەیە گۆتبانە ئەڤەش ئالیە نەشتمانی بە خەم ناکێری ئالا ترکە وەک ئالەکە داگیرکەر و دەولەتەکە دی ترکی ئەڤنە ئەبەدەن نەجهێشانازیەش بۆ ملەتێ سووری تەواهی ژوور بۆ ملەتی عەفرینێ تایبەت کاکجوان تۆ سەرۆکی ئەنە کەسەی دوای 58 ڕۆژ دوایەوەی کە ئەمڕۆ سەرۆکۆماری تورکیا خۆی دەڵێ عەفرینمان کۆنتڕۆڵ کردووە هەڵوێستی ئەنە کەسە چییە پێتان وایە کە عەفرین داگیر کراوە یان شتێکی دیکەی ناودەنێنێەوە نەنا ئێمە ئەم دەبێژن دەوێ ئانەهاش ئیرۆ پێداش ئیرۆ سێ ڕۆژە گەرەکە چارەسەری کە دی هەبێ چارەسەریا وێنە خەلکێ دەڤەرە عەفرینێ لەف کۆم ببن جڤاتا چێ بکن نەها ji بۆ ڕێڤەبەریا خۆ ببن بڕەنگەکی سڤیل و شارستانی و بێژن چەکدار جەممە خویان ناکن و تنەنە و ئەم حالا چەکداری قبول ناکن ئیدەر دۆبارە ببێ جەممە و divê em jiyana xwe bi silametî derbas bikin û xelkê me hêdî hêdî em karibin rêj ware vekin bê çawa vegerine deverê xwe gundê xwe ya silametî ev gerekin بەوەی کە خەڵک بچێتەوە شوێنەکانی خۆیان تورکیا کۆنتڕۆلیان بکات لە ژێر حکومی سەربازی سوپای ئازادی سووریا وارووا ئەها دەرباس بوونە لەشکەرە ئەنجێشێ ترکی و ئێ ناڤلواتێن سوپای ئازاد بۆ ئەمر واقع نەش ئیرۆتەنێدا ji roja got derbasî sînorê Efrînê bûne sînor derbas kirin û gundê yekem standin û ketine bin destê xwe de bû siyasetek dî çêbû tiştek rewşeke dî peyda bû li devera Efrînê divê teamül pêre bibe neçarin ne got kêf xweşî û şanazî dikin neçarin got teamülê bikin weke emir waqe weke desthilateke emir waqe pêre bikin hele em meyzênin bêka rewşa wê wê bikû de çê
طبعا أفانايا تالية دسبيكا وەک حالك إسعافي دەبێ زوو لەخوا بپرسن بێچاوە تشتێ خوا هێدی سەرڕاست بکەن ئارامیە خوا و پێتڤە ڕۆژانە هەرکەر دەرمان بێ هەگەر نان بێ هەگەر ئاو بێ هەگەر خواردن بێ ژوارە عولی پەیدا ببێش بەر ئەفدەمەکە درێژت بن بێ حیسارێ بن بێ تەنگایی و vê کێماییەدا دەرباست بنیان. کاک جۆدان بەکردار ئەنە کەسە لە ماوەی ئەو 58 ڕۆژەدا لەگەڵ حکوومەتی تورکیا لەگەڵ ئێتلافی سووریا چیتان کردووە داوای چیتان لێ کردوون تاوەکو چەند پەیوەندیتان بەهێز بووە لە داخوازە مەیە سەرەکە ji ڕۆژە ئۆپراسیۆنێ دەست پێ کردی عێریشە هۆڤانە ئەم دەبێژن دەبێ ئەف عێریش ڕاوەستێ جهێ گۆمە دیتنەش ترکا دەست پێ بکە معارضه ائتلافێرە دەرکەوە حتانی تو بکە ئەمریکان و دەولەتێن گۆمەکاریە ئەموا ببینن و بۆکاری ئەم دەنگی خۆ بگهێنەوانە مەگوتیە دەبێ ئەف عێریشە هۆڤانە ڕاوەستێ دوورە چارەسەریە بفکرن عولی عێریش ڕاوەستێ هەلوەستا مەیە سەرەکە و ئا حتانی ئیرۆژی ئەم vê dibêjin divê meselê leşkerî dûrî deverê Kurdî bikeve. Divê grûpê leşker çekdar divê dûrî devera Kurdî bikevin. Bi kêmayî em xerabiyê û kuştinê û koçberiyê ji milletê xwe dûr bikin. Ev bû heft sala milletê Sûrî vê zehmetiyê derbas dike. Em wek deverê Kurdî aramî ke heta hedekî meqbûl hebû ji aliyê rêveberiyê re aramî nebû bi nisbet عكسي وانات قوتن سياستي دا ايغو نوك وات قوتن سياستي دا يعني افايا نها نوقتي ويناي ام نقاش بكن بهبدورا وقت نها عفرين تنيا شاوا امكاربن ملتي وي زحمتي سر واكين بكن روشاوا هيدي سراست بكن مهما ما تبع ابا باشا بدوا استا عفرين ازاد كراوا يان داير كراوا عفرين نهاج آلية هيزك غريب تركيا با اعتبار بي داگیر کر باشا ابدا هيزي بياني درباسي دفرك ببن اعتبار بي داگیر کر و داگیر کرك اشكرا وزلال نحو جيغو كم تكتيدا ليفغرن انجي دلبن انجي بيج ابا النقطه زحمتياويت كودد ميني هەگەر vê rewşê berdewam kir nimûne hene li Qubros li dernedî Tirkiye heke hêzê Tirkî û rêveberî bi serpereştiya Tirkî yanî rastixwe bû û xelkê Tirka hatine wê derê îdare kirin hingî zehmet dibe gelekî û metirsî xurttir bê û girantir dibe yanî bes wextê got bêjin wela Sûrîna û bira ê deverê werin meselen îro ew civata got Entabê çê bibe kesê Efrînî bi tevayî alesas سربخونه تێکلدارن ناف سیاسەتێ دا تێکلدارن ناف مثلا رابطەیە دەنجام کودەرێ دا ئەڤلەف درونهن کۆمیتەکێ چێ بکەن چارەسەری ناببینن بچ ڕەنگی کاربن هەر عفرینێ ڕێڤە ببن خەلکی عفرینێ دەبێژن وێ ئامادە ئەم وەک ئەنجومانە کوردی نەتێدەنا ji بۆ ڕاگەهاندنێ و ji بۆ خەلک بزانێ ئەم دژڤاتە ئیرۆدە نە ئامادەنا ئەم دوور بوونە ji ber هەلوەستا مە دەربارە عفرینێدا نەڕازی بوونە ترکال سەر هەیە نەڕازی بوونە ئۆپۆزیسیۆنێ سەر هەیە نەڕازی بوونە ئێگۆ ئیرۆ لە هەفتوو ڕوونشت نەژی لەسەر هەیە ئەvە ji بۆ وجدان و ضەمیریان ئەم بشتاڵن ئنۆوەد ئێمە ئەvە بڤیرەنگیە نەمعناوێ ئەم ناخوازن ڕەوشە عفرینێ تەرتیب نەبێ و باشتر نەبێ کی هەڕێ ئەمێ دەستخۆشیە لێکن حتا لەو ئەمنەت نافدەچی کەواتە هەمیشە سروشتی جەنگ وایە کە خەڵکی سڤیلە بێتە قوربانی ئێوە پێتان وایە کە خەڵکی سڤیلی ڕۆژاوای کوردستان و بە تایبەتی عفرین ئێستا ڕەوشیان باشە یاخود جارێکی دیکە پێدا سەرپەرشتیەوان بکاتەوە لەوێ نەها باش نینە ئەف بوو دەهەیڤە باش نینە ڕۆژە جەنگێ دەست پێکری شەڕێکی دژوار دەست پێکری و ملت ئێمە زەحمەتیە و لە چۆلا ئیرۆ چەند ڕۆژە کۆلا نادرازن ئیرۆ چەند ڕۆژە تەرەکتۆرا دەدرازن سیارەی خۆدا هەگە سیارە هەبن هەنێک دەبێژن لە کۆلانە بێ بەتانی و بێ تشتێکی بخۆدە بکن vê serma henê û êvara ûna û ji xeyrî got matirsiya got belkî mûşekin tiştin bi serwa de werin wa bikujin û gelekî jiyana xwe ji dest dane ême em nabînin got rêveberiya peyedê encameka erênî da ji ber bercewendiyê milletê Kurd û ê devera Efrînê de şikestin anî gereka tecrîba xwe dobare nekin و نەڤەگەرن بێژن bi zorê nekin bêjin em ê vê rêveberiye bi rêve bibin bi serperiştiya peyedê an jî rengê gokirin dobare bikin ew reng şikestin anî divê lêve negerin باشە ئێوە لە ڕووی سەربازیەوە ناتوانن هاوکاری ڕۆژاوای کوردستان و ئافرین بکەن ئەجێندای ئەنە کەسە لە ئەمڕۆ چی دەبێت
بە تایبەتی لە ڕوە سیاسی ئێمە ئەو ڕۆژخوا ئامانداریا گشتی جواتەکەوێ هەیە تایبەتیش بۆ عفرینێ ڕۆژە عفرینێ ئەم چاوە بکن ئەvە یەک دووەم مە کۆمیت چێکردە و نامە ژوارە ئامادەکردە هەر منەظەماتی سڤیل هەنە ئێ خێرخوازی هەنە لە جیهانێ و لە دەڤەرێ لە هەرێمی و دەولەتە تورکیا بێ لە vê derê bê li Ewropa bê li Kûbê em nama xwe digihênewana divê bi lez û bi baz herine bi Efrînê ve xelkê Efrînê bê mihwermane li çolêmane bê xanîmane bê tiştekmane divê wedayê wa çareser bike ême niha tiştal pêşiya me di serî de ev e a dewem got em xelkê xwe teşcîع bikin arîkar bin bêçawa rewşa xwe birêve bibin bi rengekî got zirarkên bibin تعدەکێن ببن ئێگۆ بریندار ئێگۆ نەخۆش ئێگۆ دەرمان ژوارە پێویستیەوە پێ هەیە خوارن پێویستیەوە پێ هەیە ji بۆ کاربن کۆمیتا شێکن و ڕێڤە ببن برنگێکی کاتی حتانی گۆ ئەم بگهێنان بکەنێکی ژاقوناغیان بەڵێ کاک جدعان زۆر سواز بۆ تۆ هەر سوپای تورکیا ژێستا کۆنتڕۆڵکردنی گوندی ماباتاشی ڕاگەاندووە بەڕێز جدعان عەلی سەرۆکی ئەنەکەسە لە باشووری کوردستان سوپاس کەمیان